بەشداری سیاسی ژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە مێژووی خۆیان هەتاوەکو ئێستا بەسراوەتەوە بۆ بارودۆخە ئابووری و ڕۆشنبیری و مێژوویی کە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەی کە جیاوازە لە پارچەکانی تری گۆی زەوی لەبەرەوەی کە هەم مێژوویەکی شارستانەتی خۆی جیاوازی هەیە هەمیش ئەو ناوەندە دینەیە کە زۆربەی دینەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەرەو جیهان پەلوپۆی کێشاوە. ئەمە کاریگەری هەبووە لەسەرەوەی کە چەند ژن بتوانێت بەشدار بێ وەکو خۆی و چەند دینەکان ئیجازێن بەژن ناوەوە چەند کەلتور و دابوونەریتە مرۆیەکانیش ئیجازیان پیاوە لە زۆر بۆ کەم یاخود بە ڕێژەی کەم بۆ ڕێژەی زۆر ژن بەشدار بۆ لە پێگە کۆمەڵایەتیەکان و بەڕێوەبردنەکان و تەنانەت لە کاریگەری دانانی خودی فەرمانڕەواکان لە قەدیمەوە هەتاوەکو ئێستا. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە مەبەستمان بێ لەم بارودۆخان تازانە سیر بکەین و ببینین بزانین پەیوەندی ژن و دەسەڵات چییە ژن توانیوێتی بێتە پێشە بەهۆی ئەو نیزامەی کە هەیە کە ناوی کۆتایە لە زۆربەی وڵاتانی ئەفریقی و ئاسیایی ژن توانیوێتی سەرکەوێت بە تایبەتی لە مەجای کاری پەرلەمانیا ژنان لە زۆربەی وڵاتەکانە ئەبینی وڵاتانی باکووری ئەفریقا بێ یاخود وڵاتەکانی ئاسیا بێ ئەوەی کە دیارە ژن لە ناو پەرلەمانە بەهۆی ئەو کۆتاکە هەیە بەشداری پێکراوە و توانیوێتی ڕێژەیەک پڕ بکاتەوانی بەشداری بکە. بەڵام تا چەند ژن ئەتوانێت کاریگەری هەبێت لە بەڕێوەبردننی سیاسەتە ئەوە پرسیارە گرنگەکەیە کە ئەکرێت لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بۆشایی هەیە لە بەشداری پێکردنی ژن لە ناو مێزی گفتوگۆ و لە ناو بڕیاری سیاسە. تەنانەت لە هەندێک وڵاتانی کە باسی لێوەکرێت چ مەغریب بێ چ تونس بێ چ مسڵ بێ یاخود عێراق یاخود سووریا بە هەمان شێوە وڵاتانی تریش کە هەن ژن بەشداری پێکردو و هاتوۆتە پێشێ بەڵام ئەوەی کە ماوە بەشداری پێ بکات ژن ناوەندەکانی بڕیاردان لە دروستکردنی بڕیاری سیاسیا هەیە. ئەکرێ بۆی کە بڵین جیاوازی بەشداریکردنی ژن لە نێوان وڵاتان و قارەکانی هەیە بەسە بۆ نمونە لە وڵاتانی باکووری ئەفریقیا بە شێوازێکی تر بەشداریەکە مەسەن لە ئاسیا بە شێوەیەکی تر بەشداریەکە بەڵام بە کۆی گشتی ئەوەی کە هەیە نەفەسێکی ژن هاتوۆتە پێش بەڵام لە بەردەم خەباتەیە لە بەردەم تێکۆشانی تازایە بۆ نمونە ئەوەی کە لە سعودیە ئەکرێ کە تاوەکو ئێستا هەندە مافە سەرەتایەکانیان بەدەستێناوە بەڵام لەوێ لە شۆڕشێکی چەسپاندنی خۆیانان کە بە پشتیوانی تعدیلکردن و چاکسازی بڕیارەکانی حکوومەتی تازەی سعودیە مافەکانی ژنان بەرجەستە ئەبێت لەگەڵەوەی هێشتا لە قانونە کێشەیان هەیە لەبەر ئەوەی ئەم وڵاتانەی بەگشتی زۆربەی نەک هەمویان زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پابندن بە ئاین ئیسلامەوانێ بۆیە قانونەکەش سەرچاوەکەی لە ئیسلامەوە وەرەگرێ لێرەیە ئەم تعدیلکردنی یاساکان بۆ بەدەستهێنانی مافەکان ئەچێتە مەجالێکی تەحەداکردن و کێشمەکێشمەوانێ ئایا تا چەند ڕێگەیان پێ ئەدرێ بەوەی کە بافی خۆی بەدەست بهێنێ لە ناو یاساکانە ئەمە ئەو پرسیارەیە کە زۆربەی وڵاتان هەتا ئێستا وەڵامیان نەداوەتەوە لەبەر ئەوەی کە بەشداری پێکردن بەسراوەتەوە بە بەشداری قانونیەوە خود یا بدابوونەریتە ئیسلامیەکەوانێ ئەمە دیوێکێتی تریشی پەیوەندی بە هەموو ئەو وڵاتانە هەیە کە خۆیان تا چەند ئەتراف بە وجودی ژنەکەن بەگشتی هاوکێشەیەکی تازە هەیە کە ئەڵێت لە هەر وڵاتێکە ئەگەر ژن بەشداری سیاسی بەهێز بوو کەواتە ئاستی خزمەتگوزاری ئاستی خوێندن ئاستی پێشکەوتن لە پلەیەکی بەرزا هەیە لەو کۆمەڵگەیە ئەمە ئەو هەڵسەنگاندنی ئەو پێوەرەیە بۆ بەشداری سیاسی ژنەکرێ ئەگەر بێ سیرکەین لە زۆربەی ئەم وڵاتانەی ئەم ناوچانەیە وڵاتی هێشتا هەندێکی ئەوترێت تازە پێگەشت و یاخود وڵاتی دواکەوتو لەبەرەوەی کە ئەمە بەسراوەتەوە بۆ هاوکێشەی کە هێشتا ژن بەشداری پێوە ناکرد بەشداری کارا و ئاکتیف و کاریگەری نییە بۆیە لەم واقعا بۆمان دەرەکەی کەواتە ئاستی بەشداریکردنی ژن بەگشتی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی بەشداری سیاسیەوە بۆشایی هەیە لە ناو پۆستە سیاسی و ئیداریەکانە بۆشایی هەیە پێمان ئەوترێ کە ژن لە ناو کایە حکوومەکە کاریگەری هەیە بەڵام کاریگەری بڕیاردانی نییە لە ناو حیزبە سیاسیەکانە تەواجودی هەیە بەڵام
تەواجودی لەو ناوەندەیان نیە کە بڕیاری ئایندەی ئەدرێ لەسەر ئایندەی حیزبەکە و لەسەر ئایندەی ئەو ناوچەیە کە ئەو حیزبە بەڕێوەی ئەبا. بۆیە ئەمە سەرەتایەکە لەو هیوایی کە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەم کێشمەی ئێستایا هەیە لەم جەنگە لە دوای ئەوە ژن ئەتوانێت چ بەشێ بخۆی بە پچڕێ یاخود ژن ئەتوانێت چەند بەرەو پێشتر بڕوا و خەباتەکەی خۆی گۆڕانکاری تیا بکە و بە شێوازێکی سەرکەوتوتر بێتە پێشەوە. بێگومان لەبەرەوەی کە ژنیش کارکتەرێکی ناو کۆمەڵگەیە کارلێکراوە بوو بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسی کە هەیە ئەویش ئەندامێکە لە ناو کۆمەڵگەیە بۆیە هەر شۆڕشێک و هەر گۆڕانکاریەک و هەر خەباتێک کە ئەکرێ لە ئەنجامە ژنیش گۆڕانکاری بەسەرایە ئاستی بەشداریکردنی شێوەی بەشداریکردنەکەشی گۆڕانکاری بەسەرایە چ لە ئاستی سیاسیا بێت چ لە ئاستی ڕۆشنبیریا بێت چ لە ئاستی کۆمەڵایەتیا بێ ئەو گفتوگۆیە دروستەکە ئەی ژن لەکوێ ئەم پێگەیانە هەیە ژن تا چەند بەشدارە ئەم لەوە ئێستا ژنی ئێستاش بە ئەوەی کە ئەیبینی تۆ دەرئەنجامی لە سۆشیال میدیایە کە یەکێکە لەو هۆکارانی کە بتوانی بەشداری پێکردنی ژنی تیا ببینی ئەبینی بەشدارە لە بیر و بۆچوونەکانە لە ناو گفتوگۆکانە تەواجودی هەیە ئەجا شێوەی بەشداریکردنەکەی ئەگەر لە ئاستێکی باشایە یاخود خراپایە ئەمەیان بابەتێکی ترە بەڵام یەکەم هەنگاوبەوەی کە ژن توانیوێتی وریا بێتەوانێ و توانی بێتی بەشداری گفتوگۆ جدیەکان بکات بەڵێ لەم قۆناغا ئەبینی ژن بە زمانی ڕەخنەگرتنێتە پێشەوانێ ڕەخنە لە شێوازی حکومڕانی ئەگرێ ڕەخنە لە دابوونەریتە کۆمەڵایەتەکان ئەگرێ ڕەخنە لە شێوازی بەشداری پێکردنی خۆی ئەگرێ لە ناوکە کۆمەڵایەتەکانە لە هەڵبژاردنەکان ئەگرێ کەواتە هەموو ئەو بزوتنەوانی کە هەیە لە هەر وڵاتێکی تریش بێ نەک لەو پارچەیە کە خۆی تایە بێگومان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژن هەیە لەبەرەوەی کە ئەمڕۆ دنیاکە بەسراوەتەوە بەیەکەوانێ و هەموو شتەکان خێرا ئەڕۆ پەیوەستیەکی زۆر لە نێوان دیانە هەیە بێگومانم گۆڕانکاری کە ئێستا هەیە و کە لە بەردەممانایە گۆڕانکارێکی گەورەیە چ لە ڕووی جوغرافیەوە بڵێ چ لە ڕووی سیاسیەوە بڵێ بۆیە بەشداریکردنەکەش بەشداریکردنێکی چاوەڕوان کراوە لە عینن کاتە ئەنجامەکەش ئەنجامێکی گەورەیە ئەم شێوازە حکومڕانی کە ئێستا هەیە نامێنێتەوە بۆیە ژنیش گۆڕانکاری بەسەرایە ڕەنگە ژن بەشێک بێ لە قوربانیەکان بۆی ئەو بارودۆخە دارایی و کۆمەڵایەتی و سیاسی کە هەیە بەڵام لە هەمان کاتی شاهر وەکو ئەوی کە بەشیش پشکی شێوێ لە سەرکەوتنەکانە لەبەرەوەی کە ئەبینێ بە دڵنیایی هەندێک قانون هەیە هەندێک بارودۆخی سیاسی هەیە ئەگۆڕێکە کار لەم ئەکات بۆ چونکە ضرورەتی هەر قۆناغێک ضرورەتی ژن و گەنجە یەتە بۆ هێنانە پێشەوەی چونکە بەشی تازەی کۆمەڵگەن بۆ بەشداری پێکردن ینی ناکرێت تۆ 3 ساڵی تر بڵێ وەکو ئێستا ئابێت لەسەر ئاستی ئەوەی کە ئەو چاوەڕوانکردن بۆ ئەو گۆڕانکاریانە کە هەرچەنە زۆر جار ئەوترێ چاوەڕوانی ڕەشببینیشی پێوە دیارە شکستی پێوە دیارە لەبەر بۆچی لەبەروی ترس لە شکستی داراییە ترس لە شکستی ئابوووریە کە زوو بەرۆکی بەشداری پێکردنی گەنج و ژنەگرێ ئەو دوو چینەی کە هێشتا لە چینە بەهێزەکانی لەناو کۆمەڵگەیە هەموو شکستێکی داراییش زۆر کار بەتایبەتی کاریگەری لەسەر ئەوانە بێ بەڵام ئەمە دیوێکێتی دیوەکەی تریشی ئەوەیە ئەو دوو گروپە ئەو دوو چینە لە ناو کۆمەڵگەیە بە دڵنیایی دووچینی زیند و دووچینی ماندوونەبوون کە ئەمە ژواکە بۆی کە هیوات بە بەشداری پێکردنیان زیاتر بێ و ئەژبێ هەرواقعەکە وایە چکە پێداویستی ڕۆژگار و زەمن واکە کە دەستی تازە و کە خوێنی تازە کە بریتە لە خوێنی ژنان تا ئێستا بەشداربوونی کاریگەریان نەبووە لەم ناوچەیە و ئەگەرێمە عێراقیش بەڕاستی بڵێ ڕاستە لە عێراقیشە لە ڕووی بەشداری پێکردنی کاراکتەری سیاسی و هەنووکو پەرلەمانتار و ژمارەیەکی کەمیش لەناو بەڕێبردنی حکوومەتە هەن بەڵام هێشتا لە ناو مێزی گفتوگۆکانە هێشتا لە ناو بڕیارەکانی تایبەت بە ئاشتی خوازیە هێشتا لە ناو بڕیارەکانی تایبەت بە کاری دیبلۆماسیە بۆشایی ژن هەیە لەسەر مێزەکان و لە دانیشتەکانە ئەبێ لە داهاتووترا ئەم گۆڕانکاریانە وا بکە گۆڕانکاری بەشداریکردنی ژنیش باشتری بەدوایە بێت بژدان بەتەنها خۆیان ناتوانن ئەمە بکەن هیچ گروپێ ناتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتەنها ئەو ئامانجەکانی بپێکێ بەڕای من لەبەرەوەی کە بیر و بۆچوون و تازەگەری و ئاستی ڕۆشنبیری و تەحەداکان لەم ناوچەیە لە بەرامبەر بەشداریکردنەکان زۆرە ئاستەنگە ژنیش لە بەردەم ئاستەنگە بۆیە پێویستی بۆ هەیە چەند پێویستیان بۆ هەیە لە ناو خۆیانە پشتیوان بە یەک بن پێویستی بۆ هەیە کارێ بکاکە
کۆمەڵگە پشتیوانی بکات و داوای هاوکاری لە هەموو کۆمەڵگە بکات بۆ ئەوی کە سەرکەوتن بەدەستبێنێ نەک تەنها بۆ ئەوی کە بە پشکێکی کەم ڕازی بێت و بەشداری بێت ئەم بەدەستێنانی سەرکەوتنش لە ئەنجامی خۆگونجاندن و خاوەنی پرۆژەی تایبەت بێ خاوەنی بیرکردنەوەی ئەرێنی و باش بێ بۆ خزمەتکردنی کۆمەڵگە چووکە کاتێک ژن سەرەکەی کۆمەڵگە لەگەڵ یا سەر بکەوێ ئەگەر نا هەموو بەشداری پێکردێکی ژن حاڵەتێکی ئاسایی ئەگەر بارودۆخی کۆمەڵایەتی لە شوێنی خۆیان بمێنێتەوانێ بۆیە بەشداری ژن ئەوەندە گرنگە پێشخستنی کۆمەڵگەی دەرهاویشتەکەیەتی.